ئێوە چی تاکردۆک و پارێزگای سلێمانی کات گیانی ڕۆژنامەنووسان پارێزراو بێت. ئێمە بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگاکەمان لە توێژ و ڕاوێژین بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە ئازادی ڕۆژنامەگەری و پاراستنی ژیان و کەرامەت و کاری ڕۆژنامەوانان بپارێزین و ئەمەمان لە ئاسێکی زۆر باشا کردووە. ئێمە یەکەم شوێنین لە دەسەڵاتی جێبەجێکردن کە هۆبەی زانیاری پێدانمان کردوێتەوە و هەر زانیاریەک ڕۆژنامەنووسان بیانەوێت یار هاوڵاتیەک بێوە زانیاریەکان ئەخرێتە بەردەستی. ئومێ دەکەم هەمومان بین بەبەرەیەک بۆ ئەوەی بتوانین ئازادی ڕۆژنامەگەری بپارێزین، چونکە ئەگەر ئازادی ڕۆژنامەگەری نەدەبارێزین ئازادی ڕادەربڕینیش نامێنێ، ئازادی بڵاوکردنەوە نامێنێ و ئەم وڵاتە وەکو شوێنێکی لێت کە گوڵۆپی سەرچاوەدەکانی هەمووی شکابن ئەبێ بە زەمینەی تاوانکردن بۆ ئەوەی تاوان لە وڵاتەکە زیاد نەکا، بۆی ئاسایش و ئارامی سەقامگیری تێک نەچێ، پێویستە بە ئەرکی خۆمانی بزانین پشتیوانی لە ئازادی ڕۆژنامەگەری بکەین. دکتۆر تایبەت بە هەندێک لە فەرمانگەکان کە جیاوازی ئەکرێت لە پێدانی زانیاریە، ئێوە چیتان کردو بۆی کە ئەم جیاوازیە نەکرێت لە نێوان دەزگاکانی ڕاگەاندنا؟ ئێمە وەکو پارێزگای سلێمانی بە هیچ جۆرێک هیچ جیاوازێکمان لە نێوان هیچ دام و دەستگا و ڕۆژنامەوان و کەناڵەکانە کردووە. واگەر لە دام و دەستگایەکی حکومەتی خۆجەی سلێمانی جیاکاریە کرابێ ئومێ دەکەین ئەو دەستگایە بە زووترین کات ئاگادارمان کاتەوە بۆی کە بە دوواداچوونی بۆ بکەین و ڕێکاری یاسایی بگرینە بەر. لە ژیانی ڕۆژنامەوانی خۆتا هیچ تیژی و پێشێتکاریەک بەرامبەر کراوە؟ لە ژیانی ڕۆژنامەگەریمانە بەڵێ، بەڵام ئەو کاتەی ئێمە لەکەم شەڕی ناوخۆ بوو، دووهەم قاچاقشێتێکی زۆرە کرا کە لەلایەن ئەو کەسانی کەشتیان بە قاچاخە بردە شوێنەکانی تر ئێمە ڕووماڵی ڕۆژنامەگەریمانەکردن، تووشی پێشێلکاریە بووین، چ لەو یەک پێگەڵ بژانانی کە لە نێوان لایەنە سیاسیەکانە بوو بە هەمان شێوە، بەڵام بەڕاستی ئێمە دوای ئەوە دەست پێشخەر بووین لەوەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 دەربچێ و لە دوای یەخستنەوەی ئیدارە لە هەرێمی کوردستانە هەنگاوێک چوویە پێشەوە بۆی ئەو پێشێلکاریانە لە ئاستی کاردانەوەی کەسیەوە بگۆڕێ بە چارەسەرکردنی کەیسەکان لە دادگایە. هیچ کەیسێکە بیرماوە کە زۆر پێشێلکاری و بەرامبەر کرابێ لە سەری لەوانی کە کردوتە؟ من لە ناو کاری ڕۆژنامەگەریە بەڵێ، کاتێک لە بۆگد و لە دەشتی کۆیەوە حیوانیانە پەڕانەوە بیبن بۆ تورکیا و بۆ شوێنەکانی تر، ئێمە ئەو کاتەکە خالید ڕەزا قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی و وەکا عومەر غەریب بە ڕەحمەت بێ بەڕێوەبەری گومرگ بوو بە تیمێک چوین بۆ ڕووماڵی ئەوانە کەوتینە کەمینەوە و بەسەر سوورمانەوە نەک من هەمومان تیمەکەش ڕزگارمان بوو. دیارە لە تێگەشتنی ئەوانیش بووکە و ڕێگە نهێنیانە کاتی ڕۆژنامەگەری پێزانێ داخرێن و پێشێلکاریەکان بەرامبەر ژیانی گشتی نامێنێ. بۆیە بەڵێ ڕۆژنامەنووس لە هەموو دۆخێکی وڵاتێکە کە نەک وڵاتی دوای جەنگە، وڵاتی ناو جەنگە ئەگەری هەیە، بەڵام ئەبێ ئێمە هەمومان بتوانین لە پێناوی پاراستنی زانیاری ڕاست و ڕووداوە گواستنەوەی ڕووداوەکان بەڕاستیە بەرگەی و بارودۆخانە بگرین.